دەسەڵاتی دادوەری هەرێم لە نێوان سربەخۆیی و بێبەهاکردنی لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە. ئەگەر لە ڕابردوودا ماوە لەلایەن بەشێک لە سیاسیەکان یاخود دادوەرەکانەوە باز لە قۆڕخکردن و بێبەهاکردنی دەسەڵاتی دادوەری کرابێت لەلایەن حیزب و بڕێک جاریش کەسایەتیە سیاسیەکانەوە، ئەوە ئێستا کار گەیشتووەتە ئەوەی سەرۆکی حیزبێک زۆر بە ڕوون و ڕاشکاوی دان بەو ڕاستیەدا دەنێت کە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان نەک سەربەخۆ نییە، بەڵکو خودی ئەو حیزبەی کە ماوەی زیاتر لە 30 ساڵە حکومڕانە لە بنەڕەتەوە باوەڕی بە سەربەخۆیی دادگا و دەسەڵاتی دادوەری هەرێم نییە. بافڵ تاڵەبانی لە میانی چاوپێکەوتنێکی تەلەڤیزۆنیدا لەبارەی دۆسیەی تۆمەتبارکردنی سەرۆکی دژە تیرۆرەوە کە لە ئێستادا داواکراوی دادگایە و تۆمەتبارە بە تێوەگلان لە کوشتنی ئەفسەرێک باسی لەوە کرد وەها پەڵەبجەیی ڕادستی دادگا ناکەن چونکە دادگامان نییە. ئاماژەدان بە نەبوون یاخود خراپی دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان بەم ڕوونی و ڕاشکاویە و لەلایەن سەرۆکی حیزبێکەوە کە خۆی و نزیکترین حیزبی هاوپەیمانی ماوەی زیاتر لە 30 ساڵە ئەم هەرێمە بەڕێوە دەبەن، ئاماژەیەک و دانپێدانانێکی تەواو مەترسیدارە و جەختکردنەوەیە لەو ڕاستیەی چەندین ساڵە ڕۆشنبیر و سیاسی و بەشێکی زۆر لە دادوەرەکان باسی دەکەن و هۆشداری لەبارەوە دەدەن. ئەو کات زیاتر بێبەهاکردنی دەسەڵاتی دادوەری و دادگاکانە، چونکە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا چەندین جار دادگاکانی هەرێم بۆ مەرامی حیزبی و تەنانەت شەخسیش بەکار هاتوون و کراونەتە شوێنی یەکلاییکردنەوەی ململانە حیزبیەکان. ئەم لێدوانە بەم ڕاشکاویەت دەری دەخات ئەم دوو حیزبەی حکومڕانی هەرێم دەکەن بە ئەنقەست و بە مەبەستی زیاتر لاوازکردن و بێبەهاکردنی دادگاکان بەو جۆرە مامەڵە لەگەڵ دادوەران و دەسەڵاتەکەیاندا دەکەن. هەر ئەوەش نا، بەڵکو سەرۆکی یەکێتی باسی لابوونی بڕیاری دەستگیرکردنی خۆی و قوبات تاڵەبانی برای کرد کە هەردووکیان چوونەتە هەولێر و هیچ گرفتێکیشان نەبووە، کەواتە چۆن دەتوانن بچنە شارێکەوە کە دادگاکەی بڕیاری دەستگیرکردنیانی بۆ دەرکردون و کەسیشیان دەستگیر نەکراوە. بە پێچەوانەشەوە بەشێکی زۆر لەو کەسانەی کە لە ژێر دەسەڵاتی پارتیدا فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەردەچێت دێنە سنووری سلێمانی و هیچ کەسوولایەنێکیش بۆی نییە لێپرسینەوەیان لێ بکات. تەنانەت دادگاش ناتوانێت بڕیاری دەستگیرکردنەکەیان جێبەجێ بکات. بەرپرسی گەورەی حیزبی هەیە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە کەچی زۆر بە ئاسانی و بە ئاشکرا لە فڕۆکەخانەکانەوە دەچێتە دەرەوەی هەرێم و دەشگەڕێتەوە و کەسیش لە گوڵێک کاڵتری پێناڵێت. لە ڕابردووشدا نەوشیروان موستەفا وەک کەسایەتێکی گەورە و دیاری سیاسی هەرێم لە هەولێرەوە و بەهۆی ململانێ سیاسیەکانەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو، هەتا کۆچی دواییشی کرد فەرمانەکە جێبەجێ نەکرا و وەک خۆی دۆسیەکەی مایەوە. واتە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم کەی بیانەوێت لە ڕێگەی دادگاکانەوە بەشێکی زۆر لە ململانێ حیزبی و سیاسیەکانیان یەکلایی دەکەنەوە یاخود دادگا دەکەنە کارتی فشار بۆ سەر بەشێک لە نەیارەکانیان. لە ماوەی ڕابردووشدا بەشێک لە دادوەرەکان بەهۆی دەستێوەردانی ڕاستەوخۆی حیزب و کەسایەتیە سیاسیەکانەوە وازیان لە کارەکانیان هێناوە و زۆر جاریش نەیان شاردووەتەوە کە لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە ناچار کراون لە ژێر هەژمونی ئەواندا بڕیار بدەن. دادوەر ناز نووری لە دوای دەست لە کارکێشانەوەی لە داواکاری گشتی سلێمانی ئاماژەی بۆ ئەوە کرد دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان دەستەمۆ کراوە و بەلا ڕێدا براوە. هەنی مەرحەلە هەبوو کە پیای ئەڕۆشتم ئەمبینی وردە وردە یاسا بەرە و نەمانە ڕوات وجودی نییە لە ژیانمانە. ئەوەنەی درۆ لەگەڵ خەڵکەکە ئەکەین، ئەوەنە یاسا ناچەسپێنین. بۆیە من ئیتر لە مەرحەلەیەکی ژیانە بیرم لەوە کردوانێ کە من ئەبێ بێمە دەرەوە، چونکە ئەگەر نێمە دەرەوە منیش دیلکراوێکم بە شێوازێکی تر. ئەو کات دادوەر فەرهاد حاتەم پێش ئەوەی کۆچی دوایی بکات لە لێدوانێکیدا بۆ شارپرێس ئاماژەی بۆ ئەوە کردبوو دەسەڵاتی دادوەری لە ژێر هەژمونی حیزبدایە و دەبێت ڕزگار بکرێت. ئەم دەستگایانە ئەرکی ئەوانە کە بەگژاشونەوەی گەندەڵی بکەن، بەڵام ئەم دەستگایانە پەراوێز خراون. یەکێک لەوانە مەسەلەن دەستگای داواکاری گشتی کە تۆ ئەم دەستگایە یەکێک لە مهمە ڕئیسەکانی ئەوەیە کە مکافحەی فەساد بکە کە بەگژاشونەوەی گەندەڵی بکە، بەڵام تۆ هاتووی بە یاسایەک ئەرکەکانت بۆ دیاری کردو ئەو یاسایە دەستی بەستۆتەوە. ئەمەش ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە کە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان تەنیا بەدەست پارتی و یەکێتیەوەیە و ئەوانیش بەردەوام بۆ مەرامە سیاسی و شەخسیەکانیان بەکاریان هێناوە. لە کاتێکدا دەستوری عێراق جەخت لە پرەنسیپی جیاکردنەوەی دەسەڵاتەکان و سربەخۆیی دەسەڵاتی دادوەری دەکاتەوە و
بەدەق ئاماژەی با سربەخۆیی دادوەرەکان کردووە و دەڵێت نابێت لەژێر هەژمونی هیچ دەسەڵاتێکی تردا بن. بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە تەواو پێچەوانەی یاسا بەرکارەکان و دەستوری عێراق و حیزبە دەسەڵاتدارەکان ئەگەر لە ڕابردوودا بە شێوەی نهێنی و ناڕاستەوخۆ دادگاکانیان خست بێتە خزمەتی خۆیانەوە، ئەوە ئێستا زۆر بە ئاشکرا و بەدان پێدانانی خودی خۆیان باوەڕنەبوونیان بە دادگا و یاساکان ڕادەگەێن و ئەوەی گرنگ نەبێت بەلایەنەوە سربەخۆیی دەسەڵاتی دادوەریە لەو هەرێمەی کە هەر خۆیان حاکمی بێ چەند و چوونی هەموو دەسەڵاتەکانن تایدا.